سڵاوتان لێبێ بینەر و بیسەر عزیزەکانم لە رادیۆ و تەلەڤیزیۆنی ئیسلامانی و جوانترین سڵاوتان لێبێ دوای دابڕانێکی زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە ئێوارێکی بارانەوی بە ئێوەی ئازیز شادەمەوە بە پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئێواری سلێمانی. بۆ ئەمڕۆ میوانداری ئەکتەرێکی ڕۆحسووک مامۆستایەکی ئازیزمان کردووە، ئەویش خات و سەرگوڵ حسێنە کە بەڕێزیان ئەکتەرن، شانۆکارن، وەک ئەزانین کە هەمومان ئیشەکانیمان بینی و نمایشەکانیمان بینیوە. پێمان خۆشە ئەمڕۆ جیالەوەی کە باس لە ژیانی هونەری ئەکەین، پێمان خۆشە بە تایبەتتر قسە بکەین لەسەر گرنگی پەیامی ئافرەتان لە ڕێگەی شان و نواندنەوە. مامۆستا سەرگوڵ سڵاو لێبێ بەخێربەی. سڵاو لێبێ پەشێوخان، سوپاس دەکەم، سوپاسدانەکەم بۆم بەسەرکردنەوەیە لە کۆتاییە من و تۆ یەکتریمان بینی. ئینشەڵڵا هەموو مامۆستا سەرگوڵ خان بە پرۆگرامی بکەین هەرەی و باشە میژەرەم و ئینشەڵڵا لە کۆتاییە توانین بێم. سوپاس دەکەم، سوپاس بۆ ئامادەبوون زۆر سەنگین، پێشکەشکارێکی بەتوانە و سوپاسدانەکەم. مەمنونم دووبارە بەخێر بێ، زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە بەڕێستانم بینیوە. مامۆستا سەرگوڵ پێم خۆشە بزان بەس ئەرتای پرسیارەکان یەکسەر نەچمە ناو جددیاتە، بزانم لەگەڵ ئەم کەش و هەوایە چۆنی جەوی باراناوی و ها خۆش کە هاتم خەریب و لافا و بم ئیشەڵڵا بارانی خۆشی بێت، خۆشە زستانی عنی بەفر و باران ئیتر ئێمەش خەریکە بەرەو وشکە ساڵی ئەچین پێویستمان بە ڕەحمەتی خوای گەورەیە کە ئەم بارانە ببارێنێ بە سەرمانە. ئیشەڵڵا بارانی خێر و ڕەحمەتە بێ، بارانی خۆشیە بێ ئیشەڵڵا. زۆر دەمێک چاوەڕێ ئەم بارانە بووین. بزانم پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم مامۆستا سەرگوڵ، بزانم چۆن بوو دنیای هونەریت هەڵبژارد، چونکە پێش پرۆگرام باسی هەنێ بابەتمان کرد، باسی ئەوەت کرد کە زیاتر لە 20 ساڵات تۆ لەناو ئەم بوارەیە خاوەنی چەندین شانۆی وەک ئەکتەر بەشداریت کردووە، چەند درامایەک و کورتە فیلمێکی باشت هەیە، لە نێو سینەمایە جێگەی خۆتت کردوێتەوە. بزانم بەڵام کارکردن ئەوەی کە باس بکرێتەوە 20 ساڵ لەمە و پێش هاتبیتە ناو بوارەکەوە، کارکردن لەو کاتەیە بۆ ئافرەتان قورس بوو. چۆن بوو بڕیاری ئەوە حەز بوو، مەسەلەن ئەوە بوو کە حەز بکەیت کە وەکو ئەکتەرێکی تر تۆش ببی بە ئەکتەر، چۆن بوو؟ ئەمە پێم خۆشە بۆم باسکەی. سەرەتا کاتێک کە مناڵی هەڵبەتە شتێک کاریگەری هەیە لەسەرت. ئێمەش وەکو هەر مناڵێکی تر مەسەلەن کە دراماکانمان ئەبینی، یەکێک لەو کارکتەرانەی کە زۆر پێی سەرسام بووم مامۆستا عومەر دڵپاک بوو کە هەمیشە مەسەلەن نواندنەکانیم ئەبینی حەزمە کرد منیش ڕۆژە لە ڕۆژان بتوانم نواندن بکەم. و دواتریش خێزان، مەسەلەن لە خێزانەکەم کەسانێکی هونەردۆز بوون، خوێنەرێکی باش بوون، لەو بوارەیان یعنی نزیک بوون. پورەکانم کە بەردەوام سەیری کاری هونەریانە کرد، ئەوانش کاریگەری خۆیان هەبوو لەسەر من. 2000 ساڵی 2000 بۆ 2001 یەکەم هەنگاوی کارکردنم بوو، چونکە پێشووتر لە سەرەتایی و ئەو کاتە ئێمە پێمانەوە متەوەستە کارم ئەکرد، بەڵام هەر لە مەکتەبا بوو. بەڵێ یەک دوو کاریش لەگەڵ چالاکی قوتابخانەکان کە ئێستا خۆم مشریفی هونەریم لەو شوێنە، یەک دوو کاریشم لەگەڵ ئەوانە کرد بە حکمی ئەوەی مەکتەبی شیرین و چالاکی قوتابخانەکان تەنیشتیان بەیەکەوە بوو. مەکتەبی شیرینیش ئەو کاتە یەکێک بوو لەو قوتابخانە خوێندنگە نمونەیانە کە کار و چالاکی هونەری و زۆر شتیتیا ئەکرا. بەبوونی مامۆسای هونەرمەوە کەم ئەیانوت کێ باشە لە نواندنا و ئەوە ئیتر منی هەڵەبژار. یەک دوو کارم لەگەڵ ئەوانە کرد. هەنگاوی یەکەمم ئاشنابوون بە شانۆ بە جددی لە پەیمانگەی هونەرە جوانەکان ساڵی 2000 بۆ 2001 یەکەم هەنگاوم بوو. ئەو کاتە بە تەئکید قورس بوو، یعنی حتا کە لەبەرەوەی تەمەنە مناڵ بوو، ماڵت لە شوێنێ بوو، پەیمانگا لە شوێنێکی تر بوو، پەیمانگا لە ڕزگاری بوو. حتا لەناو پاسەکە مەسەلەن ئاهی تۆزێ حەزرتە کرد کە ئەوت ئەچم بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان، چونکە خەڵکەکە
ینی جیاوازتر سەیری ئەکرد ویان ئەزانی پەیمانگەی هونەرە جوانەکان یعنی شوێنێکی خراپە یاخود خەڵکێکی گەر زیرەک نەبێت تەمەڵ بێ ئەچێ بۆ ئەو شوێنە بەتەکید قورسە یعنی ئاستەنگی زۆرمان بیریوە لەوانەیە شەونوخنی زۆرمان کرده بێت کێشا بێت تا گەیشت بێتینە ئێرە بەڵام هەموو کاتێک من وتومە بە پاڵپشتی خێزانەکەم براکانم باوکم دایکم ئەوان پاڵپشتێکی بەهێزی من بوون بۆیە من توانیمە لەو کاتەوە دەست پێ بکەم هەڵبەتە پێش ئێمەش چەنەها خانمی تر چەنەها مامۆسای بەڕێزی تر کە دەستیان پێکردو لەوانەیە بۆ ئەوانیش زۆر قورستر بوو بێت ئەو کاتی ئێمە لەوانەیە تۆزێ باشتر بوو بێت ئێستا زۆر باشترە ینی کە ئەبینین یعنی مەجالەکە کراوەتەوە زۆر باشترە بەڵام هەموو کەسێک بەڵێ هەموو کەسێک لە سەرەتاکانە کە دەست پێکە تووشی تانا بێت تووشی تەشەرە بێت تووشی ناخۆشی ئەبێت بەڵام ئەوەی کە تۆ ئەهێڵێتەوە یەکەم دڵسۆزیتە بۆ ئیشەکەت دووەمیش خێزانەکە ئەگەر خێزانێک لە پشتی کچەکەی بێ پشتی بگرێت هاوکاری بکات تەسەورەکەم سەرکەوتوو بێت ئەگەر خێزانەکەت ئەو خێزانە نەبوونایە کە تۆ چاوەڕێت ئەکرد هەستە کرد کە ئێستا ئەو مامۆستا سەرگۆڵە نەئەبووی ئەو هونەرمەندی ئێستا نەئەبوویت بیرم لەو پرسیارە نەکردوێتەوە پەشێوخان بەڵام بەڕاستی دائیمەن بە پشتی ئەوانەوە کارم کردووە یعنی کارکردن کە کارم کردووە دائیمەن مثلەن کاتی وا هەبووە لەو زەمانە تەسویری فیلمم هەبووە براکەم هاتووە لەگەڵما کە لەوانەیە لە یعنی تەسویری ئیشێکمان کرد لە دووکان کورتە فیلمی پەنجەرە ڕێز و خۆشەویستیم بۆ کاک خالید حەمەلاو کە کاری دەرهێنانی بۆ کرد ئەبوایە یعنی ئێمە لۆکیشنەکەمان دووکان بوو ئەبوایە شەو لە دووکان بماینایەتەوە لە بەروەی تەسویری شەومان هەبوو من براکەم هاتووە لەگەڵما یعنی بیرم لەوە نەکردوێتەوە ئەگەر بێ پاڵپشتی براکەم ئەو کاتە ئێستا مەسەلەن کە بڵێن ئافرەتێکم ئەزمونم پیا کردووە لەوانەیە زۆر شت بتوانم خۆم لەسەر قاچی خۆم بوەستم بەس ئەو کاتە بەڕاستی پێویستم بە پشگیری ئەوان هەبووە ینی قەت بیرم لەوە نەکردوێتەوە بێ پشگیری ئەوان بتوانم کارێک بکەم تەمەند درێژ بن هیوادارم خی گەورە بۆ یەکتان بێڵە ئیشەڵڵا بە باسی ئیشکردن بکەین مامۆستا سەرگۆڵ کە بە درێژایی ئەم تەمەنە هونەریەت کە باست کرد وە چەندین کاری شانە و دراما و سینەماییت کردووە کارێک دێتە بەردەمت بزانم ئەو کاری کە ئیخوێنیتەوە حەز ئەەکەی لە چ بوارێک زیاتر تۆ کار بکەیت چونکە ئێمە ئەم بابەتانی کە باست کرد هەمە چەشنن تو ئەو شانۆگەریانی کە کردوتە ئەو بابەتانی کە هەڵبژاردو بزانم زیاتر مامۆستا سەرگۆڵ حەزەکە زیاتر لەسەر چ بابەتێک ئیش بکات زیاتر چونکە پێش پرۆگرام باست کردوتت هەموو هونەرمەندێک پەیامێکی تایبەتیەوە هونەریش بە تەئکید پەیامێکی تایبەتی هەیە بزانم پەیامی خاتوو سەرگۆڵ چییە بۆ هونەر پەشێوخان دائیمەن ئێمە ئەبێت کاتێک کە وەکو ڕەگەزی ئافرەت ئەمە من ئەکتەرێکی ئافرەتم یعنی ئەبێ قوڵ ببمەوە لەو کێشانەی کە ئافرەت هەیەی دائیمەن حەزم کردووە ئەو کارکتەرانە بەرجەستە بکەم کە دەنگی کینا و کۆمەڵگاکە من بەس خنکێنراون یعنی دەنگیان ناگات بۆ نمونە حەزم کردووە یعنی بخەوم ئەوە بووە کە فیلمێک لەسەر ژنێک کە خۆی ئەسووتێنێ دروست بکرێت ئایا ئەو ژنە کاتێک کە خۆی ئەسووتێنێ یا سووتێنراوە یا هۆکارێک هەبوو بۆ ئەوی خۆی بسووتێنێ چۆن گەیشتۆتە ئەو حاڵەتە کە ئاگرێت بە جستی خۆیەوە بنێت یعنی دائیمەن خەونی یعنی کاتێک کارکتەرێک هەڵ ئەبژێرم بیر لەوە ئەەکەمەوە تا چەندێک ئەم دەنگە نەگەیشتووە ئەم بابەتە کاری لەسەر نەکراوە ئەم دەنگە خنکێنراوە یعنی زۆر بە ئێمە بەداخەوە کە کاری هونەریشەکەین بابەتەکان زۆر دووبارەیە یعنی کارکتەرەکان زۆر دووبارەیە دائیمەن بیرم لەوە کردوتەوە کارکتەرێکی جیاواز بێت کارکتەرێک بێت هەم دەنگەکە خنکێنراو بێت هەم بۆ مەجای نواندنی منیش یعنی لەسەر یەک ڕیتم نەڕوات تەحویلاتی تیا بێت سەرەتا و ناوەڕاست و کۆتایی هەبێت نەتیجەیەکی هەبێ بزانین ئەم ئافرەتەکە لە سەرەتاوە بەم شێوەیە دەست پێکە کۆتایەکی بەچی ئەگات
بەڵێ زۆر ڕاستە. بزانم باسی ئەومان کرد کە حەزت لێ لەسەر ئەو بابەتانە زیاتر قسە بکەی. بزانم هیچ کات بۆ لەگەڵ دەرهێنن باسی ئەوە بکەی کە بزانی ئەکتەری بەرامبرت کێیە، یاخۆت بزانی حەز ئەەکەی لەگەڵ کێ ئاکتینکەی، هیچ کات مەسەڵەن ڕەفست هەبوو بۆ ئەکتەری بەرامبەر کە بڵێن من حەز ناکەم لەگەڵ ئەو ئەکتەرە، ئەمە ناوی کەس ناهێنین، بزانین حەز ناکەی لەگەڵ فڵانە ئەکتەرە ئەگەرتر لەبەر هەر هۆیەک بێ ئەوە لەلای خۆتە من لەبەر ئەم هۆیانە بۆنە من حەز ناکەم لەگەڵ ئەم ئەکتەرەیە ئاکتینکەن. هیچ کات ئەو شتانت هەبوو تۆ مەرجت هەیە لە کاتی کارکردنە؟ بەڵێ یعنی کار هەبووە ئەکتەری بەرامبەرم وتومە یا یعنی من لەو کەسانە نیم کە بڵێم نابێت ئەو ئەکتەرە نواندن بکە لەو کارەیە، وتومە من لابەرن لەبەر ئەوەی ئەو ئەکتەرە بە پارتنەری خۆمی نازانم. باشە ئەوەش هۆکاری خۆی هەیە بۆ هەردوو ڕەگەزەکەش، ینی بۆ هەردوو ڕەگەزەکەش لە هەردوو ڕەگەزەکە هەیە کە ڕەفسە بێ لای تۆ؟ بەڵێ یعنی بۆ هەردوو ڕەگەزەکە، چونکە زۆر ئەکتەر هەیە سیرکە پەشێوخان. ئێستا ئێمە کە ئەکادیمیامان تەواو کردووە بەپی خاڵبەندیەکان نواندنەکەین. کەسێک ئەهێنێت مەسەلەن ڕێزم لەوانەیە زۆر زۆر باشیش بێت، بەس بۆ من قورسەکەوێتەوە. کەسێک ئەهێنێت ناڵێم ئەوانەی کە نواندنیان نەخوێندەوە، چونکە لە درامای کرێچیەکانە خۆشبەختانە پارتنەری من کاوان و هەنار سێوکانیە، هەنار کەسێکی ئەکادیمی نیە، بەس بەڕاستی ئەکتەرێکی باشە. یعنی زۆر خۆشحاڵ بووم لەگەڵیا کە بەری ئەکەوتم. سروشتی خوشکیشی بە هەمان شێوە بەر سروشخان نەکەوتوم، بەس بەر هەنار کەوتوم. یعنی خۆشحاڵ بووم. ئێمە کاتێک پرۆڤەمان ئەکرد پێکەوە، مەسەلەن ئێمە دوو خوشکین ئیشەڵڵا ئەبیندرێت ئەم دراما تازەیە، دوو خوشکین، دوو کارکتەری سەرەکی دراماکەین کە پرۆڤەمان ئەکرد پێکەوە. یعنی زۆر بە مرتاحی ئەو شتەکانی وەرەگر، من بە شتەکانم وەرەگر. بەس کەسانێکی تر هەیە مەسەلەن کە نواندنیان لەگەڵاکەی هەر لە خۆتەوە هەستەکەی ئەو ڕۆحیەتە کراوەیە نییە لە بینایە، تۆ یا خۆی بە بەرزتر ئەزانەیە، ئەو شتە نابێت لە نواندنە. باش تۆ مەبەستە لەوە ئێستا لە ئێستاە ئەگەر لە مەبەستەکە تێگەیشتە بم کۆمەڵێک لە دەرهێنەرە بەڕێزەکان بە تایبەت لە کارە شانۆییەکانە هەندێک کەس ئەهێنە ناو کارە شانۆییەکانەوە کە پێیانەڵێن پەبلی فیگەرە لە ئێستاە کە مەسەلەن ناسراون زیاتر لە ناو سوشیال میدیایە و سێرەکەی دەورێکی ڕئیسیشی ئەیات، ینی زیاتر تۆ حەزەکەی لەگەڵ کەسێکە بۆ نمونە ڕۆڵ بگێڕیت کە ئەکتەر بێ وەکو خۆت؟ مەرج نییە، ڕوونم کردەوە مەرج نییە، بەڵام ئەو کەسە ڕۆحیەتی کارکردنی لەگەڵ منا بگونجێت. ئەوەم بە نمونە هێنایەوە کە خاتوو هەنار خۆی کەسێکی ئەکادیمی نییە، بەس ڕۆحیەتی کارکردنی ڕۆحیەتێکی جوانی هەیە بۆ کارکردن. جا بۆ پرسیاری دووەم مەسەلەن ئەم کەسە پەپلیکانە ئەهێنن خۆی هونەر و بازرگانی پەیوەندیان بە یەکتریەوە هەیە. تا ئێستا بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لە ڕێی هونەرەوە داهاتێکی باش بۆ کورد بۆ کوردستان کۆ بکەینەوە، یاخود تەنانەت هەر بۆ خۆشمان وەکو ئەکتەرێک. ئەوەیان پێم وایە وەکو ئاکتەر ئەو حاڵەتە نابیندرێت، وەکو ئەوەی کە سوود لەم کەسە ببینین بۆ هێنانی بینەر، بۆ هێنانی داهات. باش هەم بۆ ڕکلامێکیش بۆ وەکو ڕیکلامێکیش بۆ کارە هونەریەکە، وەکو هێنانی داهاتیش. تۆ کاتێک کە ڕیکلامەکەی بە یەکێک لەو بەڕێزانە خەڵک لەبەر خاتری ئەو یەت بۆ کارە شانۆیەکەت، تۆ لێرە قازانجەکەیت، قازانجێکی مادی ئەەکەیت. ئەمەش پێویستە، یعنی ئەگەر من کارێکی ئەم ساڵ کارێکی شانۆیی بکەم مادەیەکی زۆر بێتە جێگەی کارە شانۆیی کە ساڵێکی تر ئەتوانم بەو مادەی کارێکی تر بکەم. یعنی ئەمە وەکو بازرگانیەکی لێ هاتووە ئێستا لە کوردستان، وای لێ هاتووە کە یەکێک لەو کارکتەرانەی کە لەناو سۆشیال میدیایە هەیە، بەڵام من لەگەڵ ئەوانی مەسەلەن هەمویان دەوری سەرەکی وەرگرن، چونکە ئەکتەری زۆر باشی ئەکادیمی هەیە کە ئاسانتر دەرهێنەر ئەتوانێت تێی بگەێنێ،
دەرهێنەر ئەتوانێت ئاسانتر یعنی هی دەرهێنەر هیلاک نەکات، یعنی فەزڵی پارەکەنێن بەسەر فەزڵی ئەکتەرەکەیە ئەکتەرە باشەکان، یعنی بەڕاستی هەر زۆرێکیش لە دەرهێنەرەکانمان بینیوە کە خۆیان حەز ئەەکەن کار لەسەر مەسەرەن کەسانێک بکەن کە بۆ نمونە ئەکتەر نین. کاک دلێر هەیە دەرهێنەرە لەوانەیە بەڕێزیشتان بیناسن، خۆی ینی هەر لە پرۆگرامی ئێواری سلێمانی باسی ئەوەی کردکەوتی من حەزەکەم مەسەلەن ئەو کەسانە بێنم کە یەکەم جارە بۆ نمونە ئاکتینەکەن، بەڵام ئەو کەسانن کە پەیمانگایان تەواو کرۆ یاخۆت زانکۆیان تەواو کرۆ، بەڵام یەکەم جاریانە ئەزمموی حەزەکەم من یەکەم ئەزممویان پێ ببەخشم. من دەستخۆشی لێ یەکەمەوە شتێکی باشەوە وەکو دەستگرتنێکی گەنجەکانە، یعنی بۆ ناو بواری هوەری. من ئەو شتم بە بیران نەهاتوە یەکەم کەس کە پەیمانگا تەواو ئەکات مەسەلەن لە کارێکی منە بێت بەس بەڕاستیەوەجی دڵخۆشی و دەستی خۆش، چونکە ساڵانەش بڵین بۆ نمونە چەنەها قوتابی تەخەڕوجەکەن شانسی ئەوەیان نییە کە بۆ نمونە لە هەموو کارەکانە بەشدار بن، یاخود دەورێکی لاوەکیان ئەدرێتێ، بەڵام ئەمشیوجان بوو ئێمە هەروە بووە سەرەتا کە دەستمان پێ کردووە یعنی وردە ئەبێت خۆت توانای خۆت بسەلمێنی، خۆت تاقی خۆت بسەلمێنی، خۆت کارکتەری خۆت بسەلمێنی. ئێستا بەلای منەوە گرنگترین شت لە کاتێک کە تۆ کارێک ئەەکەی لەگەڵ کەسێکە بەڕێزێکە دەرهێنەرێکە، ئێمە کاتی خۆی لە پەیمانگا مامەسا بەڕێزەکان پێش هەموو شتێک فێری خوڕەوشتی هوەریان کردین. یعنی بەداخەوە ئێستا ئەو خوڕەوشتە هوەریان لەناو گەنجەکانان نابینیت. گرنگە خوڕەوشتی هوەریت هەبێت، یعنی چەندێک کە تۆ ئەکتەرێکی باشبی گرنگە خوڕەوشتی هوەریش هەبێت، یعنی تۆ ئەچیتە کارێکەوە کارێکی هوەریە. من بینیومە بەڕاستی لە کاری هوەریە بێ لە ڕیکلامە بێ لە زۆر شتا بینیومە، یعنی ئەکتەری تیا بووە لەسەر نانخواردن کێشەی بووە کە ئەوە خوڕەوشتی هوەریە. نابێت ئاستەنگی بۆ کار دروستکەیت، ئەبێ هەتا ئەتوانیت کار ئاسان بی بۆ کارەکە. زۆر باشە، باسی ڕێکلامت کرد، بزانم لە ئێستا مامۆستا سەرگوڵ بە خۆشحاڵیەوە وەچی کۆمەڵک لە کۆمپانیاکانە ئەوانەی کە بەرهەمەکانیشیان جێگەی دڵخوازی خەڵکیشن هیچاشە هەوتمانەوێ بە ڕێکلامێکیش. بزانم چۆن بوو بیرکردنەوەت لە بەشداریکردن لە کارە ڕێکلامیەکانە، چونکە ینی زۆرێک لە هونەرمەندان بۆ نمونە ئەبینین کە کۆمپانیەکان ئەو کەسانی کە بەناوبانگن حەزەکەن بەشدار بن لە ئیشەکانیانە، بەڵام مەسەلەن ڕێکلام بەشێک نییە لە ژیانی ئەوان لە ژیانی هوەری ئەوانە. مەسەلەن من هونەرمەندم تەنها حەزەکەم لە شانۆ و لە درامەکانە بەشدار بم. بزانم تۆ چۆن بوو بیرت لەوە کردەوە کە لە ڕێکلامەکانە بەشدار بیت؟ سەرەتا کاری ڕێکلامم ناکرد. یەکەم ڕێکلام کە بۆم هات لە سولی میدیا بوو، ئەو کاتە خەریکی تەسویری درامای باران بووین لەگەڵ مخریجێکی سووری، وەبزانم 350 ئەکتەریان بینی بوو. خۆشبەختانە من هەر ئاگاشم لێنە بوو لە سێتی درامای بارانە ڕسمی منیان ناردبوو، داوای منی کردبوو، ئەوە یەکەم هەنگاوی ڕێکلامم بوو کە پێیان وتم باشە ئەیکەم، بەڵام بەڕاستی ڕێکلامیش هوەرە بەتەکید نەچێ، یعنی بۆ نواندنی تیاکەیت ستافێکی زۆر گەورە لە پشتی ئەو کارەوەن تەسویرەکرێت، بەشوەرە ئەگیرێت، یعنی هیلاکبوونێکی زۆری هەیە. ئەوەی کەسێک خۆی نەچێتە سەرسێت، بەڵێ ئەو کەسی ئەو ئیشی نەکردبێت، کاری ڕێکلامی نەکردبێت، یعنی نازانێ ڕێکلام چییە. بەڕاستی بەلای من هوەرە، جگە ئەوەی کە یارمەتیدەرێکیشە بۆ من وەکو لایەنە مادیەکە ئەتوانم ئیسفادەیەکی تیا بکەم. بۆیە ڕاستە درەنگ قەراری ئەوەمیە کە کاری ڕێکلام بکەم، بەڵام بەلامەوە هیچ جیاوازیەکی نییە عنی لەگەڵ کارێکی هوەریە، چونکە هەچی ئەو شتانەی تۆ لەسەر سێتی کورتە فیلمێک ئەیبینی لە ڕێکلامیشە ئەیبینی. هەستەکەم لەوانێک کارەکە ئاسانتر بێ، ینی ئەگەر کارێکی هوەری بەسەر هەفتەیەکی پێ بچیان مانگێکی پێ بچێ ئەو چەند ڕۆژێکی پێچێ و ئیشەکە. کاری ڕێکلامم کردووە
لەوانەیە تۆ لە تەلەڤیزۆنا بیبینیت بڵێ جا ئەم 40 سانیە چییە 2 ڕۆژ بەس تەسویری ویستوە. زۆر ڕاستە. نەنا من شتیوان ناڵم چونکە من نەزانم ناو مۆزوعەکان سپاس دەکەم. مەسەلەن بە نمونە ئیهێنینەوە 2 ڕۆژ تەسویر کراوە ئەجا بێجگە ئەوەی دوای ڕەنگی بۆ کراوە دوای ئەوە مۆنتاژی بۆ کراوە یعنی ئاسان نییە هەر وەکو هەموو کارێکی هوەری ئەویش هوەرە بەس تۆ ئەبیتە دەموچاوی کۆمپانیایەک شوێنێک کە ئەمەش هەر وەکو ئەو لایەنە وایە چۆن دەرهێنەرێکی شانۆیی ئەچێت پەبلیک فیگەرێک گەهێنێ دەیکاتە ناو کارەکەیەوە بۆی لەلایەنە مادیەکە و ئیسفادە بکە ئەمیش هەر ئەوەیە یعنی هیچ لە هوەرەکە لای نایەوە. باش بزانم لە نێوان ئەوەی باست کرد پێش پرۆگرام باست کرد کە خاوەنی زیاتر لە بیشانۆی یا زیاتر بوو زیاتر شانۆی ئاکتینت کردووە کورتە فیلم و ئیشی سینەماییت هەیە و درامات هەیە بزانم لە نێوان شانۆ و دراما کامیان تۆ کامیان هەڵەبژێری وە زیاتر حەز ئەەکەی بۆ نمونە ئەگەر تۆ لە ساڵێکا چەند پرۆژەیەکت بنێ چەند پرۆژەیەک بێتە بەردەمت ئەگەر یاخۆ لە یەک کاتە پرۆژێکی شانۆیی و درامات بنێ کامیان هەڵەبژێری زیاتر حەزەکەی لە ناو کامیانە قوڵ بیتەوە. پەشێو خان هەتا من ئێستا لەبەر ئەوەی خۆم بە شانۆکارەزانم و هەموو نواندنەکان ئی بەر کامێرا ئی ڕێکلام ئی فلم ئی دراما ئەمانە هەمووی تەواوکەری یەکەن بەس ئەو ڕۆحیەتەی مەسەلەن ئەو هەناسە ڕاستە و خۆی کە ئیبینەر بەر تۆ ئەکەوێت لە کارێکی شانۆیە زۆر جیاوازە یعنی کاری دراما زۆر ڕاستە هیچ هەناسەیەکت بەرناکەوێت ئێمەش بە حکمەوەی لە کاری شانۆییەوە دەستمان پێکردووە زیاتر شانۆمان پێخۆشە. تۆزانی مامۆستا سەرگوڵ ببوو رە قسەکەش پێ بڕم ئەگەر ئێمەش ئەگەر من باسی خۆم کەم ئەکو بینەرێکیش ئەگەر ئیشی شانۆیی زۆر یعنی پێی مرتاحترم زۆر بەلامەوە خۆشە وەک لە ئیشێکی تر لەم ماوەی پێشوە شانۆگەریەک نمایش کرا دو ڕۆژەکانی بابلۆ ناوەکەی خەڵەت نەبم من خۆم ڕۆشتم بۆ نمایشەکەی دوای ئێوە یەکێک لە کەناڵەکان نمایش کرا باوەڕت هەبێ ینی زۆر بە تاسە و چاوەڕێم کرد چووکە چۆ ڕۆژێ ڕامی بۆ کرد کە ئاوا سێرم کرد مای تااقەتم نیە سێریکەم هەستێکی زۆر سێرە ینی ئەو تام و چێژەی نییە ئەو هەناسە ڕاستە و خۆی کە من بەر تۆ ئەکەوێت ئەوە تۆ شتێکی ئیزافەیەکی زیاتری شەخصە سەر ئیشەکەی ئێمە ئەو هەناسە ڕاستە و خۆیە بۆ ئێمە خۆشترە یعنی ئەو کەسانەی لە شانۆشە ئیش ئەەکەن یعنی لە هەموو دنیاە کەسانی زۆر بەتوانن چونکە تۆ بەرامبەر لەوانەیە 500 نەفەر کە هەناسیانت 500 چاو تەقسیمی دابەشی 1000 چاو ئەو یعنی قورسە کارێکی ئاسان نییە زۆر کەس هەیە ناتوانێت ئەم کارەکە زۆر خوێندکار هەیە پەیمانگەی هونەر جوانەکانیشی تاوا کردو بەڵام توانای ئەوەی نیە بچێت سەر تەختەی شانۆ یعنی ئەمە جورئەت و گوێریکی زۆر قورسی ئەوێت بۆیە بۆ من یعنی شانۆ ئەتوانم بڵم یەکەمە ئەنجا بابەتەکانی تر بەڵام لە ڕووی ئەوەی کامیانم بۆ دراما بێچان کام کارەکتەرەیان ئیزافە ئەیە بە کارەکانی من ئەو کارەکتەران هەڵەبژێرم یعنی بۆم گرنگ نییە شانۆیە درامایە سینەمایە بۆم گرنگ نییە. باش بزانم باسی شانۆمان کرد بە قوڵی پێم خۆشە بزانم ئایا ئەکتەری شانۆ ئەتوانێت ببێ بە ئەکتەری بۆ نمونە بەر کامێرە و دراما سینەما ئەو بە پێچوانەوە ئایا چونکە ئێمە ئێستا بابەتەکان زۆرن ئەگەر باسی بکرێ و بە خۆشحاڵیەوە ئەو کەسانی کە بانە ببەهینێک ئەوانەی کە خۆیان ناوە ئەکتەر یەکسەر بۆ نمونە لە کۆمبارسێکەوە دەستی پێکردو خۆی ناو ئەکتەر لەگەڵ ڕێزم ئایا ئەمانە ئەتوانن ببن بە هونەرمەند و ئەتوانن ببن بە ئەکتەری شانۆ؟ ئەکتەری شانۆ قورسە پەشێوخان یعنی ئاکتین لە شانۆیە زۆر قورسە چونکە ئێمە چەند ئاراستەیەکمان هەیە کە نواندنی پێەکەین ستافسکیمان هەیە کە ئێمە نواندنی پێکەین لە شانۆیە مەسەلەن ئەگەر ئەو ئەکتەرەی کە ئێستا لە ڕیکلامە کار ئەکات بێت ئیشێک
ئیشێک بکەیتۆ لەسەر بنەمای مایەرهۆڵد چۆن تێگەێنی قورسە یا برێختی ئیش بکەیت چۆن ئەم ئەکتەرە تێئەگەێنی یعنی قورسە ئێمە بە چەنەها ساڵ خوێندن و ئەزمون فێری بەڵێ چەند قوتابخانەیەک فێری ئەمە بووین بۆ ئەکتەرێک کە تەنها لە مەسەلەن کارێکا بەشداری کردووە لەوانەیە خەڵکەکە پێیوت بێ پێکەنی بێت چوزانم هەڵپەڕی بێت پێیوت بێتی زۆر باشی یاخود وەجهەکە جوان بوو بێت بۆ خەڵکەکە بەڵام کارکردن لە شانۆیە بەڕاستی قورسە شتێکی ئاسان نییە هەمیشە تۆ ئەبێ بەردەوام بیرت لای حیوار و ئەحساس و یعنی کۆمەڵێشتی هەیە بنەمای هەیە شانۆ کە خەڵکێکی ئاسایی بڕواناکەم بتوانێت پێی بوێرێت ئەمە ناکە ئێستا ئەگوزەرێت بەڕاستی پێ بڵێم ئەمەی ئێستا ئەگوزەرێت وەکو حاڵەتێکی لێ هاتوو بووین بە مجامەلەکردی یەکتری یعنی تۆ مەساڵحێکت لەگەڵ منا هەیە من بە تۆڵم تۆ ئەکتەرێکی زۆر زۆر باشی ئەو مەساڵحێکی لەگەڵ منا هەیە تۆ بە من ئەڵی ئێستا من کە ئەچمە سۆشیال میدیا بەڕاستی پێ بڵێم ئەڵێم کەواتە ئێمە ئەم هەموو ئەکتەرە باشەمان هەیە بۆ ئیشمان بۆ هۆڵیودمان نییە یعنی هەمووی بەشان و باڵی یەکتریا هەڵە ئەم ئەکتەرە وای کرد ئاخر لەسەر چ بنەمایەک وایە یعنی بنەماکانی ئەکتەر بوون چییە تۆ ئەزانی بنەماکانی ئەکتەر بوون چییە یعنی تر ئێسا حاڵەتەکان جیاوازە بەداخەوە ئەگەر نەبێ بەلایەنگری و نەبێ بە شتێک یعنی ئێستا یەکێک گەورەترین بنەماکان هەم بۆ کاری ڕاگەیاندنیش بەداخەوە کە ئێمە ژۆکو ڕاگەیاندن کار بەو حاڵەتەوە ئەناڵێنین هەم بۆ ئەگەر گلەی و گازندەکانی ئێوە ببینین کە ئێمە چەندەها ساڵانە چەند هونەرمەندی وەکو بەڕێستان ئیشیان لەگەڵاکەین کاریان لەگەڵاکەین یعنی ئەی بینین سێرەکەی ینی هەمووی ئەگەڕێتەوە بەس کابرا جوان بێ بەس ئیتر کێشە نییە هیوادارم تێپەڕێت یعنی هیوادارم ئەم شتانە تێپەڕێت چونکە ئێمە وەکو هونەر ئیشەکەمان مرۆڤ دۆستیە ئیشەکەمان ئەوەیە کە لەسەر کێشەکانی کللتوری خۆت کار بکەیت و چارەسەری بۆ بدۆزیتەوە هونەر کارێکی ئاسان نییە کارێکی زۆر زۆر قورسە چارەسەر بیایت بە خەڵک یعنی هەر لە ڕێگەی هونەرەوە بەڵام بەداخەوە کێشەکە بڵاوکەیتەوە چارەسەرەکەشی نەگەڕنیوە ناچەڵی ئەتوانی چارەسەرەکە بۆ لایەنی دەسەڵاتدار بەجێ بێڵی ئەتوانی خۆت وەکو دەرهێنەر چارەسەرەکەش پیشانی خەڵک بی یعنی بەڵام ئێستا ئێمە نە هونەربەندەکان لەسەر کللتوری خۆیان ئیشەکەن یعنی بەڕاستی ئەوەی کە ئەوانەی کەن شێواندنی کللتورە نە پەیامە مرۆڤ دۆستیەکەی تایە نەوەکو پەیامی ئەوەی کە ئاکتەرێکی باش بێ ئاکتەرێکی باشیش بێت باسی پەیامت کرد ئەگەر پەیامەکە پەیوەستکەینەوە بە دەق بۆ نمونە دەقەکە ئەگەر دەقێکی شانۆیی بێ ئەگەر دەقێکی بۆ نمونە درامی بێ یاخۆ سینەمایی بێ تا چەند لەگەڵ ئەوای ئەو دەقانی کە تۆ بۆ نمونە دێنە بەردەمت تا چەند لەگەڵ ئەوایی کە بابەتە کۆمەڵایەتیەکان بێ یاخود ئەگەر بابەتە کۆمەڵایەتیەکانیش نەبێ بۆ نمونە لای خۆتانەڵەن بە کوردی کرابێ ها تۆزێ بابەتی چونکە بۆ نمونە هەنێک بابەتی هەیە بۆ نمونە ئەگەر باسی ڕۆژهەڵات بکەین باسی تورکیا بکەین سێرەکەی ئەمە هەنێک بابەتمانە یەکەگرێتەوە هەنێک لە دەرهێنەرەکانی ئەوان یاخود نووسەرەکانی ئەوان هەنێک بابەت ئەوە ڕژێن و دەرهێنەرەکانی ئێمە سوودی لێوەرەگرن سێرەکی خەڵک زیاتر مثلەن تامو چێژی لێ ئەبینێ تا چەند لەگەڵ ئەوەی کە ئەو بابەتانە مثلەن کوردی بن یاخود لە کوردیەوە نزیک بن کە تۆ کاری تێ ئاکەیت وڵا ئەبێ هەمووی کوردی بێت یعنی بەڕاستی ینی من ئیش لەسەر ئەوە کەم کە کێشەکانی کۆمەڵگەم بخەمە بەرچاوی خەڵک باشە کە پەیامەکانی کۆمەڵگەم بخەمە بەرچاوی خەڵک من ئەکتەرێکی کوردم یعنی ئەبێت ئەو کارانە یا ئەو دەقیقە بۆم یا ئەو کارکتەرە پەیامەکەی ڕێک کوردی بێت باسی ئەوە ناکەم کە ئێمەین لە مثلەن بابەتێک هەیە ئەمە هەمیشەکە لە شانۆیە باسەکرێ باسی دەقەکانی شکسپیرەکرێت لەبەر ئەوەی دەقەکانی هەمیشە زیندووە ئەو بابەتانی کە لە لای شکسپیر باسەکرێت کە مثلەن بۆ کۆمەڵگەی ئێمەش ئەگونجێ بۆ هەموو کۆمەڵگەی دنیا ئەگونجێ مثلەن خیانەتە چوونە سەر
دەسەڵاتە کورسی دەسەڵاتە ئەم بابەتانە لە هەموو کۆمەڵگەیەکە هەیە و ئەشگونجێت بۆ هەموو کۆمەڵگەیەک ئەگونجێ بەڵێ بینەری تایبەتی خۆی هەیە بەڵام ئێمەین کار لەسەر ئەوواکەین هەتا چەند ئەم بابەتەکە بابەتی بۆ نمونە ئیرەبردن بە یەکتری غیرەکردن ئیرەبردن بە یەکتری چۆن جێگەی ئەکەینەوە لە ناو کۆمەڵگەیەکی کوردیە ئیرەبردن لە کۆمەڵگەی کوردیا چۆنە ئەبێت ئێمە خۆمان پێڵین تۆزێ ترش و خوێی پیاکەین ئەبێ ئەو ترش و خوێی پیا بکەیت بۆ ئەوەی بابەتەکە ببێ بە بابەتی کۆمەڵگەکەی خۆت زۆر باشە هیچ کات بووە داوا لە بۆ نمونە لە دەرهێنەر بکەیت بۆ نمونە دەق بگۆڕێ بابەت بگۆڕێت چونکە مەسەلەن حیوار بگۆڕێت مەسەلەن هیچ کات بووە شتێکی ئاوا بکەیت من سپاسی ئەو دەرهێنەرانە کەم کە ئیشم لەگەڵا کردوون باسی دراماکان ناکەم چکەوە خاڵێکی ترە بەڵام کارە شانۆیەکان و کارە سینەماییەکانیش کورتە فیلمەکان و کاری سینەمایی کاتێک کە دەرهێنەرێک دەقێکی بۆ ناردووم یعنی ڕێگەی ئەوەی یاوم بڵێم بۆ نمونە من بەم کاری ئەخیرمەوە سێ کاری مۆنۆدرامام کردووە کە لە شانۆیە قورسە تاکە ئەکتەر خۆت ئەتوانی بەس خۆتی تو خۆت نواندنی تیاکەی یعنی کە بۆم هاتوو تومە من ئەوەنە ڕۆچوومەتە ناو کارکتەرەکەمەوە هەست دەکەم ئەلێرە ئەم حیوارە دووبارەیە با بینەر بێزار نەبێت یاخود هەست دەکەم ئەم دیالۆگە لێرەیە بۆ بعدی دەرونی ئەم کارکتەرە ناگونجێ خۆشبەختانە سوپاسیانەکەم کە ئەو ڕێگەیان ناوم دائیمەن بە دڵفراوانیەوە گویان لە ڕای من گرتووە و بە دڵیان بوو دەستکاریان کردووە سەرکەوتووە بنزانم پێم خۆشە مامۆستا سەرکۆڵ باسی دوایمین کارتم بۆ بکەیت لە شاری سلێمانی و هەڵەبجەوە کوێتر شاری هەولێریش نمایشتان کرد کە مۆنۆدرامایەک بوو پێم خۆشە باسیکە بزانم دەرهێنەرەکە کێ بوو نووسەر کێ بوو مەبەست لە نمایشکردنی ئەو ئیشە چی بوو دقەکە کاروان و ڕۆژەخان بوو کاروانی عەبدوڵڵا سۆفی ڕۆژە حەسەن کاری نواندنی لەلایەن منەوە بوو هەڵبەتە ڕێکخراوی خەڵک هەستا بوون لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان ئەم کاریان کرد 4 نمایشمان کردووە تا ئێستا دوو نمایشمان لە شاری هەڵەبجەی خۆشەویست نمایشێ لە سلێمانی نمایشێکیش لە شاری هەولێری خۆشەویست ئەو کارە کارێکی یعنی باش بوو کارێکی خراپ نەبوو بە نیسبەتی منەوە ئەزمونێکی زۆر باش بوو چونکە بەتەنها خۆم نواندنم ئەکرد لەسەر جادا و بینەرێکی باشی هەبوو ئەتوانم بڵێم هەنگاوێکی باشتر بوو بۆ من هەمیشە لەوانەیە من لە هۆڵە داخراوەکانە نواندنم کرد بێت مەسەلەن بەو ڕووناکیە بینەرم نەبینی بێت کە لە ئەم کارەیە لەو ڕووناکیە بینەرم ئەبینی و بینەر پەیوەندیکی ڕاستە و خۆی لەگەڵ منە دروستە کرد یعنی کارێک بوو هەستێکی تایبەت بوو و کارەکەش وەکو خۆی وەکو چیرۆکەکە چیرۆکێکی باش بوو پەیامەکە بەلایەنی منەوە پەیامێکی مرۆڤ دۆستی بوو نەک تەنها تونوتیژی بێت بەرامبەر بە ئافرەت بە پێچوانەوە مناڵێکی تیا بوو تونوتیژی بەرامبەر بە مناڵ و ئاگادارکردنەوەی کۆمەڵگەکە چیتر تونوتیژی نەکەین بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە مناڵەکانمان بەرامبەر بە ژینگەکەمان بەرامبەر بە ئاژەڵەکان بە هەر شتێک کە ئێمە بمانەوێت تونوتیژی بەرامبەر بکەین نەیکەین زۆر باش بزانم مامۆستا سەرگوڵ لە بەرنامەتانە نیە ئەم مۆنۆدرامایە خۆم بینەری بووم هیوای سەرکەوتنە بۆ خوازم زۆر نمایشێکی جوانەتە بوو بزانم لە بەرنامەتانە نیە چکە پەیامەکەی ئەگەر بیری لێ بکەیتەوە پەیامێکی زۆر قوڵی جوانی هەبوو بۆ نمونە ئەو بابەتانی کە کەم و پوختن چونکە مە شانۆگەریەک نییە وەکو خۆت باست کرد لەسەر تەختەی شانۆ بێت وە چەند ئەکتەرێک بێت ئەمە مەسەلەن بێت بە شتێکی دیکە بەڵام کە مۆنۆدراما بۆ تەنها یەک ئەکتەر ڕاستە قورساییەکە بۆ سەرتۆیە چونکە هەنێک کاتەیە ئەگەر تۆ حیوارەکەت برچێتەوە شتێک بێ مەسەلەن ئەکتەرەکەی دەتوانێت ها بۆ تحلیلکات بەڵام ئێستا قورساییەکە زیاتر لەسەر تۆیە
بیری لەوە نەکردێتەوە کە ئەم نمایشەتان بۆ نمونە لە ناوەندەکانی خوێندن لە مەسەلەن لە زۆر شوێن نمایش بکەن بە تایبەت ئەوەی کە سەرنە قۆناغێکی پێگەیشتنیانە زۆر لە دنیا مەسەلەن نازانن زۆر لەو بابەتانە زۆر قوڵ نەبوونەتەوە. خۆی بیرمان لێ کردەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئامادەیی یاخود زانکۆ، بەڵام خۆتە زانێ ئەوش پێویستی بە پشگیری و پاڵپشتی هەیە، یعنی چەند شوێنێک ئەویان کردو بانیان کردوین کە بچینە شارەکانی تر ناحیەکانی تر ئەوانە نمایش بکەین، بەڵام خۆمان بیرمان لەوە کردەوە بۆ ئامادەیەکان و بۆ زانکۆ، چونکە ئەو کاری ئێمە بۆ بنەڕەتی نابێ بەڕاستی بابەتەکە خۆت بینیت بابەتێکی ژنێکی چەساوی ناو کۆمەڵگەیە، عنی ئەو بابەتانە تۆزێک بۆ مناڵ و بۆ بنەڕەتی و ئەو شتانە نابێ، بەڵام بیرمان لێ کردوتەوە تا چەند ئەگەینە نەتیجە ئەویان جارێ هیچ دیار نییە. زۆر باش بزانم هەر لە ڕێگەی ئەم پەیامی ئەم شانۆیی تۆ بزانم تا چەند توانویتانە ئێوە پەیامێکی گرنگ بەگوێی خەڵکدا بن، بە تایبەت بۆ نمونە باسی کارەکانی خۆتت کرد کە زۆرینەیان پەیامی ئەوەیە کە تۆکا لەسەر بۆ نمونە لەسەر جەندەر و لەسەر ئافرەتان ئیش بکەی و بە تایبەتتر ئەم چیرۆکی کە باست کرد و ئەم مۆنۆدرامایی کۆتاییت بزانم تا چەند گرنگە کە پەیامی شانۆ و شانۆکاران و بە تایبەت ئافرەتان زیاتر لەو بوارانایە بێ. پەشێوخان ئەگەر هەر ژنێک هەر ئافرەتێک ئێستا پیاوەکانیش ئەتوانن مەسەلەن کار لەسەر ئەو بابەتانە بکەن کە ئێستا ئەگەر ئەکتەرێکی کوڕ مقابلە بکەی لە جێگەی من بیرکردنەوەی وەکو من نابێت کاتێک کارکتەرێک هەڵبژێرێ بۆ چونکە ڕەگەزی ئەو لەگەڵ ڕەگەزی منە جیاوازی هەیە لەبەر ڕەگەزەکەیە دائیمەن ئێمە ئەمانەوێت ئەو بابەتە ژنانیانە بکەینە ڕوو کە دەنگەکان خنکێنراون کە نەگەیشتوونەتە هیچ کەسێک کە چارەسەرێکیان بۆ نییە، ئێمەش ئەبێ لەو ڕێگەیەوە هاوکار بین و بتوانین شتێکیان بۆ بکەین، عنی پەیامی هونەر بەڕاستی ئەمەیە، پەیامی هونەر ئەوە نییە خۆت دەرخەیت و جلی جوان لەبەرکەیت و نەخێر ئێمەش شان بەشانی ئەو کەسانەی تر کە ئیشەکەن ئەبێ ئێمەش پەیامان هەبێ، ئێمەش ئیش لەسەر ئەو بابەتانە بکەین و چارەسەریان بۆ بدۆزینەوە، دەنگێک بین دەنگێکی زیندوو بین بەرامبەر لە هەموو دنیاە. ئەو کەسانەی کە کاری هونەریەکەن دەسەڵاتێکی زۆر باشیان هەیە لە دەسەڵاتە لە پلۆپۆستی دەسەڵاتە، یعنی ئەتوانن شۆڕش دروستکەن، بەڵام بەداخەوە لێرە کەمین ئەو کەسانەی کە مەسەلەن بیرکردنەوەیان وەکو منە کەمین کە پەیامی مرۆڤ دۆستی هەبێ کەمین و لەناو ئەو فەوزایشە خۆمان بێدەنگ کردو بە سەیرەکەین، یعنی کەمتر ئەچینە مقابلەکانەوە کەمتر قساکەین، لەبەر ئەوە هیوادارم هەموو بە خۆمانە بچینەوە، هەمومان ئیش لەسەر پەیامە مرۆڤ بوونەکەی هونەر بکەین، پەیامە مرۆڤایەتێکی هونەر بکەین، ئێمە کاریگەریمان هەبێت، هەرچەند من قەت لەگەڵ ئەوەیە نیم کەسێک کاری هونەری بکە سەر بە هیچ لایەنێک بێت، بەڵام ئەبێ کاریگەری هەبێت لەسەر دەسەڵات، لەسەر هەموو دەسەڵاتێک کاریگەری هەبێت، چونکە تۆ پەیامەکەت زۆر گرنگە. زۆر ڕاستە. مامۆستا سەرگوڵ من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم، سوپاس بۆ ئامادەبوونت. من شتێکی ئەوتۆم نەماوەگەر خۆت حەز من زۆر سپاسدارەکەم، دەست و چاو خۆش بێ، خۆشحاڵ بووم کە لەگەڵتانە بووم، دەست خۆش بێ و هەر بژیە خوا سەرکەوتنە ببینم ئینشەڵڵا. زۆر سپاس لەگەڵ تۆی ئازیزە، زۆر سپاس بۆ خاتوو سەرگوڵ حسێن کە بەڕێزیان ئەکتەر و شانۆکار بوون، ئەمڕۆ لای ئێمە میوان بوون، قسە و باسێکی زۆرمان کرد، بە تایبەتتر باسمان لا گرنگی پەیامی ئافرەتان لە ڕێگەی شانۆ و نواندنەوە کرد. هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێ تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.